ئێمە پاژماوەیەک ئاگادارکردن کە کچێکی 16 ساڵ لە سیدەکان جانی لە دەستداوە پاش ئەوەی کە لە بەیانەکەی دانی بۆ چێشاوەوە پاش نیۆڕۆیەکەی لە ماڵەوە جان لە هۆش خۆی چوو جانی لە دەستداوە کە پێشەوەی بگاتە ملکەت تەندروستیەکە. ئێمەش بە دوواداچوونی دەکەن ئەگەر خاوەنەکەشی سکاڵای هەبێ ئەمە بەشی یاساییمانی لەناو بەڕێوەبەرایەتی تەندروست سۆران و داواکاری گشتیش لە دادگای سۆران بەشدار دەکات لەو داواکاریانە ئەگەر سکالانە بێ ئەگەر سکالاشان نەبێت ئێمە بە خۆمان بە دوواداچوون هەر دەکەین بۆی بزانین چێ کەم تەرخەمە بۆی بگا بە سزای خۆی.